يعني خوشي راسي وكو بمت النمرو بساري معي نحاتوني تدراني وبو او شاركي باسكي سواري بحساب من سحنا ساري كمان هنا ري ساري جرقي هر نفركو كمان بجادو بانا كوتم هر خرجي نفركو كنو بحالني بخو بخدا قاقا مانجا انا فريق بانا هوا باسكي هاتوا دعوا ودا تربو والله خدايا من يكاد زنار زود دعوة جابرنا كنتو خوشويسي ما شاء الله فايدري باش بيها مقاي مرباتنا لو خربت الدرجة صلاة لما زانياري چالاكو بهيز صلاة لأنداماني جروبي باسكي سواري جنگدو صلاة لكاك زانياري خوشويس ما شاء الله اللي بيخواي جروبي بارسي لشكركو هاتو منش لكانس كانوا نمتواني بيهم واش كاغونارا ما شاء الله اللي بيه صلاة لكاغوناري خوشويس صلاة وريستان اللي بيه هربجين 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 خوشويس راسي ئێمە بە تەمای چالاکی پاسی سواری بووین بەڵام وەکو بێن ئێمە بە جلەیەکی تر هاتوینەتە ئێرە لەبەر ئەوەی کەشوها تۆزی گۆڕانکاری بەسەر هاتووانە ئینشەڵڵا ئێوە لەگەڵما بێنەوە تا بگەینە کۆتایی ڤیدیۆ بزانین داهاتوی ڤیدیۆکانمان چۆنە بێت و چالاکیەکە لێرە بەڕێوەچێ خۆشەویستە حالیان ئەماچین پاسی لەکەین ئەگرین بەترێ لەبەرەوەی پاسیمان پێ نییە حیاچوو خۆمان پاسی لاتین هەتە دەرەوە کاکە لەبەر دۆخی کەشوها ئەو شتانە ناماتوانی بینە ئەوەی پاسی بینین دەرەوە ئەم شتانە بەرحاڵ تا کۆتایی ڤیدیۆ لەگەڵمان نابن چیە لەختەیەکمان بۆکەی چۆنی چاوڕەش کوت 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 ئەمەش ئەمڕۆ بەشدارە بن لەگەڵمانە کاکامان سڵاوین کاکسامان سڵاو لێبێ بارانەکە سەری لێ تێگاوم کاکامان سڵاو لێبێ خۆشەویستی سڵاو برا سڵاو لێبێ سڵاو لە مام سڵاح خۆشەویستی باش کاک محەممەد کاک هین ناوەکە میتۆتوانێ کاک زانیار کاک هونەر خۆشم کاک شڤان خۆشەویستی خۆشەویستی ئاڵێ هاوڕانی خۆشەویست خەریکە چالاکیەکەیتە دەست پێکات و هەر چالاکێکی ژینگەیە هەم داڕوانە ئینشەڵڵا کە دەستمان پێکرد ڤیدیۆی تایبەتمان لەوێ بەیەگریز ڕێگریز مۆنەر پێش و دوامەکەوە ئەڕۆن براکەم لەتانە دەرچەنیان نا مەجۆڵە 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 دعمنا دعم راك 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 بص كانت وهنو كبار نفريات نفر الله يا صلاح الله هنا عايز يا كمين يوريني يعني يوريني سعرها وكاع قاعدين على ضربه وشوفوها كم هنا انا سيبات انا بروح كامل هنا وريني يعني وريني وريني يعني ما حيفيك هات يا مجريني يا باصي ذا الله سلام لا لا شكون جرب دوزيوه اما دبل شينيا اهبرا جاڕیانی خۆشەویست چالاکیێکی داڕواندنمان هەیە ئێوە لەگەڵما بێنەوە نزانین چۆن ئەم چالاکیە ژینگەیە بەڕێوەچێ تا کۆتایی ڤیدیۆ
چالاکیە چوینە دەرەوە بۆ پاسپۆرت سواری ئەیتوانی بە 20 کیلۆمەتر لە ئێمە دوور بێ ئەڕۆیشت لە ئێمە ئەگەڕایەوەی دەی پایدە لێ زیاتر بڕۆن یعنی ئەو شانە جێگای دەستخۆشیە کە توانێمانە گروپێکی وا دروستکەین و ئەمڕۆژ زۆر سوپاسی هەمووتانەکەین کاتوانین کۆمەڵێک دار بڕێنین نزیکەی 100 نەمان حالا خەرێکی داڕوان نەماڕیان یەک دەقە براکەم ها بڕۆرە وەستە وڵێ هاوڕێیان چالاکی داڕوانەکە تەواو ئێستا هاتوونە دەسەر ئەوەی کە ئیتر پاسی سوارێکی کورد خام بکەین و ئیتر بگەڕێنەوە بە یەک ڕێز جوانترە بە یەک ڕێز وبلا محمد كوا انت ما لا يعبر في الخبر ها شيرك جوانا لا شي ابو محمد كان لا شي لاق يلا نفري ركعك انا يلا باشا برو ركعك التسيوم برو مستربينا وقف مستربين وقالي شانني انا باسكل لي اخري وانا دو تاني نفري دو تاني بير بوك هكا بخواطة قلنا باسكلنا نروح كعكة جاي رجع حمينا كعكة شيء ماطورة ما ترسل هات صقب الاماري عم توقرامنا تم هنا هاورانی خۆشەویست کۆتا چالاکیمان پێدانی شادەکانە بڕوانامەکانە بۆ کەسانی کە بەشدار بوون لەم چالاکیە منۆ لەگەڵما تا کۆتا ڤیدیۆ
9000 چەند کیلۆمتر؟ پیرۆزە کاک سامان. کاک سەڵاح لای کێیە کاک سەڵاح؟ منە کاک سەڵاح 7800 ماشەڵڵا. بەزەو دەسە وەلا شەریکەوە. ئەوە تا شەر. کاک ئەستیار ئەمەیە. بڕۆ کاک ئەستیار. کاک ئەستیار. ئەوە تا هاتووە. شيتر محمد علي ونات والاخوار ياسر بلا كاغا ما چند کیلومتر بووی؟ نا ئەوشم لەگەڵا بووە زەڕبی دووم کردووە ساڵێک کەس چەند زیاترە؟ دووە شۆفێری بەڵا هەوڕانی خۆشەویست وردەوەدە کاریکە کۆتایی بە چالاکیەکە دێت دوای دڵخۆشی بۆ ملاکی پیرۆزە کاکە بە دێ بڕوان ئەمەش ئەمە چیە بڕوانە دوبلۆم ئەمە پیرۆزە بەڵا هەوڕانی خۆشەویست بڕوان ئاماکەشمان وەرگرت بڵام پیرۆزە بێ طبعا بتقديري من 1000 كيلومتر من نوسي ان شاء الله كوتا چالاکی مان هەیە پاکردنەوەی ئەم ساحەیە و ترکۆتایی بە بڵۆژی ئەم ڕۆژمانهێنین هیوادار مەدڵتان بوو بێت و جێی ڕەزامەندی ئەو بێ گرنگە هەمومان پاسکیل بکەین بە کلتور یەک دەست بین بە یەک دەست پشت لە پشت بین بۆی ئینشاڵڵا هەمومان ئەم بارەی لارێک کە ڕێی لە وڵات کردەوە خەڵک پاسی بەکارنانە پاسی بەکاربێنین لێرەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خوای گەورە یار و ئەوەری هەموو لاکتان بێ ماڵ ئەوە تا بڵۆکێکی تر ئەمە پاسیری باش ئەمەیە گەکڕیتان زاینکی چی پێدەستی باقی لاشە کار بوون